بسم الله الرحمن الرحيم الحمد لله رب العالمين والصلاة والسلام على خير خلق الله محمد وعلى آله وأصحابه الكرام وتابعيهم بإحسان إلى يوم الدين. ربنا أرنا الحق حقا وارزقنا اتباعه وأرنا الباطل باطلا وارزقنا اجتنابه. ربنا آتنا في الدنيا حسنة وفي الآخرة حسنة وقنا عذاب النار. بەڕێزان و خۆشەویستانم لە دێرەوە ئومەتی ئیسلامی زاناپایە بەرزەکانی گوناهەکانیان کردوتە دوو بەش، گوناهی گەورە و گوناهی بچووک. فەرموویانە گوناهی گەورە ئینسان ئیستیغفاری لەسەرکان نامێنێ و گوناهی بچووکیش ئیسرار و دەوامت هەبێ لەسەری و دڵت دائیمە پەیوەست بێ پێوەی بە بچووک نامێنێتەوە گەورە ئەبێ. ئەمڕۆ ئەوەی ئەمەوێ لە خزمەتانە باسی کەم ئەم تەقسیمەی زانایان نییە، ئەمەوێ باسی ئەو گوناهانە بکەم. هەندێک گوناه هەیە کە تۆ مردی لەگەڵ تا ئەمرن، هەندێک گوناه هەیە کە تۆ مردی لەگەڵ تا نامرن. ئەو گوناهانەی کە تۆ مردی و لەگەڵ تا مردن ئینسان لە خێری زۆر گەورەیە، زۆر کە دەکەوێتە مەشیئەتی خوا جەل جەلالوهو عەفوی ئەکات، چونکە ئەو زۆر کەڕەمی زۆرە و ڕەحمەتی زۆرە و بەزەیی زۆرە. خەتەرترین گوناهێک لە حیاتی ئینسانە ئەوەیە کە خۆی بمرێ و گوناهەکانی نەمرن و بەدوایە بڕۆن. پێغەمبەرگیان صلی الله عليه وآله وسلم ئەفەرمێ من سن سنة سيئة في الإسلام، هەر کەسێک سنەتێکی سەیئە شتێکی خراپ لە ئیسلاما دابێنێ، هەر کەسێک کە ئەیکات گوناهەکەی ئەم خۆی هەڵەگرێ و گوناهی ئەوی تریش هەڵەگرێ، لە هی کەمیشان هی کەسیشان کەم نابێتەوە. تەنانەت لە کوشتنی کەسێکە یەکەمین کەس مرۆڤایەتی لەسەر زەویە کوشتووە، هەمان شێواز ئەم ئەخیر کەسەی کە ئەیکوژێ گوناهبارە بنتیایە و گوناهەکە تەشەنە ئەکا بۆ هەر هەمویان. چەندین ساڵە کەسی یەکەم نەماوە، بەڵام ئێستا هەر کەسێک لەسەر ئەم زەویە بکوژرێ گوناهەکە ئەچێتەوە بۆ کەسی یەکەم کە هاتووە ئەم یاسایی دانایە، ئەم یاسایی هێنایە پێشەوە کە ئینسانیەت یەکتری بکوژێ. هەندێک کەس هەیە لیەحملوا ئەوزارهم مع ئەوزارهم، لە ڕۆژی قیامەتە قورسی خۆیان و قورسی خەڵکی تریش هەڵەگرن. وەزیر بۆیە پێوترێ وەزیر، بۆی ئەرکی قورسی وەزارەتەکەی هەڵگرێ، ناڕەحەتی و ئەرک و کاروبارەکان هەڵگرێ و جێبەجێکە. بۆیە وشەی ویزر یعنی قورسی، یعنی گرانی، یعنی عەزیەت و ناڕەحەتی. بۆیە ئەفەرمێ ئەو کەسە قورسی خۆی و قورسی ئەوانەی تریش هەر هەموو هەڵ ئەگرێ. ئینسانی موسڵمان ئەبێ ئاگای لێبێ. ئیمامی غەزالی ئەفەرمێ طوبە، خۆشبەختی بوو ئەو کەسەی لمن ماتە معه ذنوبه، خۆشبەختی بوو ئەو کەسەی کە ئەمرێت و گوناهەکانی لەگەڵێ ئەمرن. ويل ثم ويل ثم ويل، ويل بوو ئەو کەسە، ويل بوو ئەو کەسە، ويل بوو ئەو کەسەی کە خۆی ئەمرێ ويبقى ذنوبه 100 سنة أو 200 أو أكثر. ككسيك أمريت قناها كان دواي خوي 100 سال 200 سال بركة، قناها كان هرب دواي أرون. إما أمر للرجال كأجين قناها كان كالدواميان هي زوربون، نوعيتيان زوربون، كخومان بمرين أم قناها نبا دوامان النامرن دين. ممكن إنسان عارقي خوارد بيتو كمرد عارق وارنوكي طوابي كوتايبي، بلام أجر رواجي بعارق دابي أمريتو جناهي عارق هر بدواي أرو. قد بدا حتى أو كسيك أي خوا وزركي جناهكي كم ترى لو يكوا بلاوي أكاتو دعايبو أكا إتر، سواء كنالك إعلامية سواء خلقي أكاس أبهر شوازك، هر جناهك لجناه كان كالرواجي بيأدبو شواز. هندي لو جناهنا لخدمتنا باسا كم كلا دواي خومان كأمرين ئەو گوناهانە هەر ئەمێنن لەسەر زەویە. یەکێک لەو گوناهانە بریتە لە زەوی داگیرکردن. لەکوێ بستێ زەوی کەسێک سانتیمەترێک زەوی کەسێک داگیرت کرد، تۆ ئەمریت و ئەم گوناهە چونکە حەقێکت تێکداوە، ئەم گوناهە بەسەرتەوە هەر ئەمێنە لەسەر ناچێ و لە کۆڵت نابێتەوە. چەند دەست ئەکات چەند جار ئەفرۆشێ، ئەم گوناهە بە کۆڵی تۆ لا ناچێ. یەکێکتر لەوانەی کە گوناهە و لە کۆڵی تۆ لا ناچێ مەسلەی میرات، ئەموالی خەڵکە. ئەمە میرات زۆر کات باوکەکان بیر لەوە ئەکەنەوە کە پێش خۆیان میراتەکان تەوزیع ئەکەن جۆرێک لە جۆرەکان کە زوڵمی تێیە.
ئەم کەسە ئەمرێ سەدان ساڵە مردووە ئەم زوڵمە لەسەر زەوی باقیە و ئەو کەسە ناو گۆڕەکەیە گوناهبارە. شاهیدی درۆ لەکوێ شاهیدێکی درۆتدا هەتا وەکو ئەو زوڵمە بەو شاهیدە درۆی تۆ بڕکە ئەو گوناهە بەسەر کۆڵی تۆ لا ناچێ و درێژەی ئەبێ. لەکوێ تەئیدی زاڵمێکت کرد هەتا ئەو زاڵمە ئاساوارەکانی لەسەر زەویە بمێننەوە عقوبەی تۆ لە ناو گۆڕەکەتە هەر ئەمێنێتەوە. طبعا تەئیدی زاڵم زۆر مصیبەتە، یەکێکە لەو شتە زۆر خەتەرانەی پێغەمبەری خوا صلی الله عليه و آله وسلم ئەفەرمێ ئەگەر کەسێک بەشداری بکە لە کوشتنی کەسێکە بە نیو کەلیمە ئیمامی قورطوبی ئەفەرمێ نیو کەلیمە چییە؟ ئەگەر کەسێ بە کەسێ بڵێ نەفەرێ بکوژە پێڵێ ئوقتل بیکوژە، ئەڵێ ئەگەر وتی ئوق نیوەی وتنیوە کەسەکە کوژرا ڕێک لەگەڵ ئەوە مساویە لە گوناهەکە چونکە هاندەری بوو بۆ کوشتن. تەئیدی زاڵم زۆر خەتەرە، ئینسانی موسڵمانە بێ زۆر ئاگەری بێت. ئەتیام ڕۆژ زەمانی ئەحزاب زۆر پیسە، لە هەر وڵاتێکە هەبێ وڵاتە گەندەڵ ئەکا کاولی ئەکا. ئەمە کافر دروستی کرد ئەم حیزبیانە هەتا خەڵکی موسڵمان ئیسراحەت نەکا، هەر جیهان ئیسراحەتی لێ بڕاوە بەهۆی ئەحزابەوە. ئەحزاب زۆر پیسن، ئەوەشی تەئیدی بکە سوبحان الله لە هەموو گوناهی ئەو حیزبە بەشدار بۆ چونکە ئەو کارانەی دەستە جەمعین لە خەیرە، ئەو کارانەی دەستە جەمعین لە شەڕە ئینسان تیا گوناهبارە بێ. بۆیە ئینسانی موسڵمانە بێ زۆر ئاگای لێ بێ بە حەیاتی تەئیدی زاڵم نەکە. هەر زوڵمێک ئەم زاڵمە جێبەجێ ئەکا بە تەئیدی تۆ لە ناو گۆڕەکەتە لێ ماوە وەچەکانی زوڵم زیادەکە ئەڕوە بە هەزاران جۆری زوڵم، تۆ لە هەر هەموویە خۆت مردووی گوناهەکەت نەمردۆ بە دواتە دێ. ئەگەر گوناهبار بووی گوناهت کرد قەت بە ئاشکرا نەیکی، حتا گوناهەکان بە پەنهان کرد بێت تۆ لە خێرێ هەومانێمە تووشی گوناهە بین. هەتا گوناهەکە مجاهرەت بە مەعاسی نەکرێت بە ئاشکرا بیکە، چونکە کە بە ئاشکرا کردێ بێتە دیعایە بۆ گوناهەکە. چەند کەسی تر سەیری تۆ ئەکا و ئەیکا هەر هەموو ئەو گوناهانە تۆ خۆت مردووی بە دوای تۆیان ئەبێتە بەڵایەکی زۆر گەورە بەسەرتەوە. پێغەمبەریان صلی الله عليه و آله وسلم ئەفەرمێ كل أمتي معافى، هەموو ئومەتەکەم لە معافاتای ئەو خوا ئین شاء الله لێ ئەبورێ وەخۆشی لە پاچی و لە جوانیە ئەمێنێتەوە إلا المجاهرين، إلا ئەوە نەبێ بە ئاشکرا گوناهەکەن کە بە ئاشکرا گوناهیان کرد ئیتر ئەم گوناهە ئەم بەڵایە بەسەریانەوە ئەمێنێتەوە. لەکوێ کردویانە؟ چەند کەس سەیری کردووە، چەند کەس بینیوێتی ئەم مجاهرە بە مەعاسیە. هەمووی ئەمە سبحان الله ئەبێتە ئەوەی تەشیع الفاحشە، ئەمە فاحشیان بڵاو کردو لەناو خەڵکی موسڵمانە، عقوبەی خۆیە بۆ گەلێک بەهۆی مجاهرەوە هەمووی ئەم کەسەتیە مشارەکە ئەکە. یەکتر لەو گوناهانەی کە لە دوای خۆت هەر ئەمێنێتەوە نامرێت بە مردنی تۆ بریتە لە لێدانی نێوچەوانی ئاژەڵەکان. دقت بدەن ئاینی پیرۆزی ئیسلام ئاینەکە تەنها بۆ مرۆڤ نییە، قڕ بەسەر ئەو کەسانەی لە نێوچەوانی مرۆڤ ئەدەن، قڕ بەسەر ئەو کەسانەی کە ئازاری مرۆڤ ئەدەن، قڕ بەسەر ئەو کەسانی کە لە دەستگاکانی ئاسایش و پۆلیس و دژە تیرۆر و نازام ئەم ناوانن عەزیەتی خەڵک ئەدەن بەبێ هۆ بەبێ تەحقیق بەبێ دیراسە، قڕ بەسەر ئەو حاکمانەی کە چاویان ڕۆشن نییە و حکمی بەتاڵ ئەدەن. پێغەمبەری خوا صلی الله عليه و آله وسلم ئەفەرمێ جارێکیان گوێدرێژێکی بینین نێوچەوانی داخ کراو، فەرمووی ئەی هاوار ئەمە کێوای لێ کردووە؟ نەتانزانیوە کە من لعنەتم کردووە لەو کەسەی کە نێوچەوانی ئاژەڵێک ئەسووتێنێ یا لە نێوچەوانی ئاژەڵێک ئەدا. لعنەتی پێغەمبەری خوا صلی الله عليه و آله وسلم دەوامی ئەبێ بەسەر ئەو کەسەوە بژمرێ هەر بە دوایەوە ئەڕوە. هەموو ماڵێکی حەرام کە ئینسان نزیکی کەوێتەوە ئەبێتە بەڵا بەسەریەوە، چونکە حەقێک ئەفەوتێ هەتا ئەو حەقە نەگێڕێتەوە. ئیتر سواونە ماڵە ماڵی عام بێ ماڵی خاص بێ، ئەبێ زۆر ئینسانی موسڵمان هوشیاری ئەوە بێ. ئەفەرمێ لە زمانی ئیمامی عومەرە قەرار بوو کە زەکاتی مصر بێت، زەکاتی مصر زۆر بوو، فەرمووی بەیت الماڵ پاککەنەوە تەرتیبی کەن حازریکەن بۆی زەکاتەکە تێکەین. ئەو کەسەش کە کۆی ئەکردەوە پاکی ئەکردەوە نیو فلسی بچووکی دۆزیەوە، هیچ قیمەتێکی نەبوو. احتیمال بوو دەنگی خورما بکە، دەنگی خورما چی لێ بکە؟ سێری کرد مناڵێکی عاسی کوڕی ئیمامی عومەر بەو ناوە یاری ئەکە، مناڵەکەی بانگر پێیدا، هیچ ئیسفادەیەکی نەبوو.
ئەفەرمێ ئیمامی عومەر کە هاتەوە ناو ماڵەوە سێری کرد مناڵەکە بە شتێک یاری ئەکا سێری کرد ئەم شتە بریتێ لە پارەوتی ئەمە لەکوێ بوو وتی فڵان کەس پێدا شووتی باشە لە ناو مەدینە ماڵێکە نەدۆزیەوە حرام خۆر بن ئیلا ماڵەکە عومەر نەبێ هێناتە خستە ماڵەکە عومەرەوە تەسەوور کە ئێمە زۆر شت هەیە گوێ نادەینێ لەوە ئەچێ مۆبایلەکەی خۆمان لە دائیرەیەکە شەحن کەینەوە لەوە چێ قەڵەمێکی دائیرەکە بەکاربێنین لەوە زۆر شت لەم بابەتە احتیمامی پێ نادەن پێمان وایە حەڵاڵە وەرەقەیەک بەکارهێنی شتێک لەم بابەتان ئەمان هەمووی ئەموالی عامن و حرامن هەر شتێک لەو بابەتان سواء لە مزگەوتێکە کە ماڵی عامە سواء لە دائیرەیەکە کە ماڵی عامە ئەبێ کەسی موسڵمان زۆر نەزیه و پاک و بێگرد بێ شەیطان نەمان خەڵەتێنێ وەڵا ئەو فڵانە سەرکردە خۆوان ئەیدزن بۆچی منیش نا لێگەڕێ ئەوە نابێتە پاساو بۆ تۆ خراپە نابێتە پاساوی شەرعی بۆ ئێمە ئیماندار هەموو شتێکمان واضح و ڕؤیامان دیارە دنیامان دیارە مردنمان دیارە ناوگۆڕمان دیارە ئاخرەت و حساب و کتاب و بەهشتیشمان دیارە بۆی ئینسانی ئیماندارە بێ زۆر نەزیه و پاک بێ یەکێک لەو گوناهانەی کە بە دوای تۆیایەت کە ئەو کاتێک کە تۆ مردوویت و بە دواتایەت بریتێ لەو ماڵە عامەی کە تۆ دەستکاریت کرد بۆ چونکە ماڵی عام خاوەنێکی تایبەتی نییە تا تۆ داوای گردن ئازایی لێ بکە ئەبێ هەموو ئومەت کۆکەیتەوە داوای عەفوی لێ بکە بۆ ئینسانی ئیماندار ئەبێ زۆر ئاگای لە ئەموالی عامە بێ بۆ پارێزگاری لێ بکە ئێمە لەم زەمانە کە بەڕاستی زەمانی ئەنتەرنێت لەوە ئەچێ بۆ خەڵکێک ئەنتەرنێت بوو بێتە مایەی خێر و خۆشی و ڕەحمەت بەڵام لەوە چێ بۆ میلەتی کورد خراپترین کاتەکانی کاتی بڵاوبوونەوەی ئەنتەرنێت و تۆڕە کۆمەڵایەتیەکان و ئەو بابەتانە بێت کە ئینسان کۆمەڵە گوناه بەسەریەوە ئەمێننەوە دوای ئەوەی کە ئەمرێت گوناهەکان هەر بە دوایەن قسەکردن لە شتێکە کە کاری تۆ نەبێ زۆر خەتر من حسن إسلام المرء تركه ما لا يعنيه واز جوانی مسلمانیەتی تۆ ئیسلامی تۆ لەوایە کە هەر شتێ پەیوەست نەبێ بە تۆ تۆ حەقت نەبێ بەسەری کاری تۆ نییە دیقەت بدەن لە غەزوەی ئوحدا گەنجێکی جوان کار ئازا پاڵەوان شەهید بوو کە ئەو جلەی لەبەریا بۆ ئەو پۆشاکەی لادرا سەریان کرد ئەم گەنجە بەردێکی زۆر گەورەی بەسیکەوە بەستۆ لە برسە زۆریش برسی بوو جیهادیشی کرد لە خزمەت پێغەمبەری خۆیان صلی الله عليه و آله وسلم و شەهید بوو بە دایکیان وت دایکی هەروەکو شێتی لێ هات ڕای کرد هاتە سەر کوڕەکەی کە کوڕەکەی بینی بەو شێوازە و بەردەکەی بینی زۆر گریا وتی هەنیئەن لەکە بالجەنەتی یا بونەی ئەی مژدەت لێبێ کوڕم بە بەهەشت ئەی خۆزگەم بە خۆت دەچیتە ناو بەهەشتەوە دنیات بە جوانی بردەڕێ و ئەوە تا شەهیدیش بووی پێغەمبەری خوا صلی الله عليه و آله وسلم فەرمووی وما يدريكي تۆ چوزانی کە ئەم کوڕە ئەچێتە بەهەشتەوە یان نا لعله كان يتكلم فيما لا يعنيه احتمال لە شتانێکە قسەی کردبێ کە کاری ئەو نەبوو بێ لەسەر ئەوە خوا عقوبەی بدە بۆ یەکێک لەو گوناهانەی کە بە دوای ئینسانە ئەڕوا قسەکردنی زۆر لە شتێکە کە ڕەبتی بەمەوە نییە پەیوەست نییە بەمەوە پێغەمبەری خوا صلی الله عليه و آله وسلم ئەفەرمێ هەموو کاتێک کە ئەتبینی هەستت ئەکرد هەمێکی زۆر گەورە و غەمێکی حوزنێکی زۆر گەورە و غەمێکی زۆر گەورە بەسەر شانیەوەیەتی كان كثير الصمت زۆر بێدەنگ ئەبوو کەمێ قسەی ئەکرد قسەی ئەکرد لە هەدەفێکە بەبێ هەدەف قسەی نەئەکرد پێغەمبەری خوا صلی الله عليه و آله وسلم ئەمڕۆ احتیمالە لە ئەنتەرنێتەکەتەوە مەقطعێک بڵاوکەیتەوە کە مخالفەی شەریعەتی ئیسلامیە بێتە بەڵا بەسەرتەوە تۆ خۆت ئەمری و چەند کە سەیری ئەکا بە دوای تۆیە ئەڕوا گوناهەکەت بۆ دێ احتیمالە وێنەی ئافرەتێک سەیر ئەەکەی گرتە ڤیدۆیەکی خراپ سەیر ئەەکەی لایکی ئەەکەی بڵاوی ئەەکەیتەوە مەرجێ هەر لایک و بڵاوکردنەوە بەس بە سیرکردن ڕەواجی ئەو زیادەکەی تۆ مردووی بەڵام ڕەواجی ئەمە ملیۆنە مشاهدەی هەیە ملیۆنەکە بێتە 2 ملیۆن بە سەبەبی تۆ زیاتر بڵاو بوویەوە لەناو بەنی قەومەکەی تۆیە زیاتر بڵاو بوویەوە اینجا تۆ ئەمریت و بە دوای تۆیە گوناهی ئەمەد لەسەر حسابەکرێەوە بە کۆڵتەوەیە احتیمالە لە شوێنێکە گاڵتە بە دین کرابێ تۆش هاتووی قسەیەکرد لەسەر نووسیوە قسەیە کە معلوماتن نیە لە دینە یان شتەکەت پێ سیر بووە واتزانیەوە شتێکی زۆر جوانە لەوە چ لای خۆشت بڵاوت کرد بێت یان تەئیدت کرد بێت لە دڵەوە ئەم گوناهە بە کۆڵی تۆ ئەمێنێتەوە
لە شوێنێکە گاڵتە بە زانایان کرابێ و تۆ بە هەمان شێوازتە ئیدە کردبێ قسەت لە بارێکا کردبێ کە کاری تۆ نەبوو بێ ئەو شتانەی کە پەیوەستن بە خەڵکە و خەڵکەکە خۆی حەز ناکا بڵاو کرێتەوە کەسی موسڵمان نایە بڵاوی کاتەوە ئەوە کەناڵی عەلامی درۆزنی جیهانی ئەمڕۆیەکە ئیش ئەکا لەسەر دروستکردنی فتنە لە بینی خەڵکە بڵاوکردنەوەی نهێنیەکانی خەڵک ئەوە کاری ئێمە موسڵمان نییە ئێمە موسڵمان هەموو شتێکمان ڕۆیامان زۆر واضح و دیارە بۆیە هەر شتێک تایبەتی خەڵکە چۆن ئەگەر ئەم کەسە پێی ناخۆشە باسیکەی باست کرد بە غیبەت بۆتە نووسرێ بە هەمان شێواز خصوصەتی کەسەکەیە کە پێی ناخۆشە تۆ بڵاوی ئەەکەیتەوە ئەزانی چ گوناهباریەک بەسەر خۆتە ئەهێنی چەند جار وەکو وایە غیبەتت کردبێ و چەند جار ئەم دڵی ئەم برای خۆتت عاجز کردووە چەندین بابەتی سحر و جادو ئەم شتانە کە بڵاوە بێتەوە لە مەسائیلی تۆڕە کۆمەڵایەتی و ئەنتەرنێتە کە تۆ ئەبێ مشارەکەی تیانەکەی چەند شتی ترسناک کە لەوەشە مناڵێ بترسێنێ ئافرەتێ بترسێنێ کە تۆ مشارەکەی تیاکەی چەند یاری بێ کەڵک کە تۆ لەگەڵ یانە مشارەکە ئەەکەی تۆ ئەبیتە سەبەبی پەیاکردنی ئەوان و چەند کەس بە سەبەبیەوە لە ئەخلاقی جوانی ئینسانیەت لا ئەدا ئێمە لە ڕاستیە شاشە خەتەرێکی زۆر گەورەی لەسەر ئێمە بەجێهێشتووە جاران ئەگەر کەسێک دارتاش بووە کوڕەکەی بووە دارتاش ماوەسای ئاینی بووە کوڕەکەی بووە ماوەسای ئاینی ئێستا دارتاش و کوڕەکەی پۆلیس ماوەسای ئاینی و کوڕەکەی ئاسایش بۆچی چونکە هەر لە مناڵێ بەم یاریانە ڕاهاتووە لەسەر کوشتن لەسەر بڕین لەسەر عەزیەتدان و ئازاردان لە سنووری کارەکەی خۆی لای داوە لە ئینسانیەتەکەی خۆی لای داوە جاران باوک هەیبەتی هەبوو ئێستا بەهۆی ئەم تۆڕە کۆمەڵایەتیانەوە هەیبەتی باوک کەم بووتەوە حرمەت و ڕێزی باوک و دایک زۆر بچووک بووتەوە بۆیە ئێمە ئەکرێ ئەم وەسائلانە هەمووی لە کاری باشە چۆن خراپە بە دواتایە باشەش بە دواتایە ئەکرێ لە باشە بەکاری بێنی هەموو شێ فەرمایشتێکی پێغەمبەری خوا صلی الله علیه و آله وسلم بڵاوکەرەوە بە زمانی کوردی چەند کەس سەیری ئەکا سوودی لێ وەرەگرێ هەموو شێک مەقتەعێکی بچووک لە وتاری ماوەسایەکی ئاینی ببڕە و لای بەزێنە چەند وتاری ماوەسای ئاینی بینی لایەک بۆ هەمویان بکە شتیان بۆ بنووسە بڵاو بێتەوە تەشە نەکە چۆن کوفر ئیشی خۆیەکە تۆش ئەبێ کەسی موسڵمان ئیشی خۆتکی جاری وا هەیە ئەبینی شتێکی زۆر بەسیتی بێ کەڵکی کەسێک دانراوە کەسێکی بێدین هەزاران لایک و کۆمنت نووسراوە ڕاستە ئەوانە هەمووی بە پارە کراوە و ئێمە چاگەزانین کێ بۆیان نەکاو چۆن دەستێکی نهێنی جیهانی کار لەسەر ئەو بیرۆکە پیسانە ئەکا بەڵام تۆی موسڵمانیش دەست و پەنجەو نەشکاوە ئەکرێ بکاری خێری زۆر گەورە بکەیت عەزیزانە بەعمومی ئێمە هەمیشە ئەبێ بلاڵینەوە لە خوا کە مردین گوناهەکان لەگەڵمانە بمرێن واللهی کە مردین و گوناهەکان بە دووەمانە هات ئینسان زۆر شەرمەزارە بێت لەبەردەم ڕەب العالەمینە بیرکەرەوە جاری وا هەیە پێت ئەوترێ بەقەدەر کێویش نەروێ لەم گوناهت کردووە واللهی خۆیان نەم کردووە 3 جار کردم 2 جار کردم 10 جار کردم بەقەدەر کێوێک نەبوو نا خۆت مردی بەڵام بە دوای تۆیا بوویتە سەبەبی بڵاوبوونەوەی فاحیشە هەزاران کەس ئەم کارەی کرد و گوناهی ئەوانش هەمووی لە کۆڵی تۆیا کۆبوو خوای گیان ئێمە گوناهباری خەجاڵەتبار لە ئیکێ لە ماڵەکانی تۆیا بە زمانی بەڕۆژەوە دانیشتون یا ئیلاهی هانامان بۆ ڕەحمەتی تۆ هێناوە هانامان بۆ بەزەی تۆ هێناوە خۆی گوناهێ بە ئاشکرا کردومانە عەفومان کە خۆی گوناهێ بە پەنهان کردومانە عەفومان کە خۆی گوناهێ لەمەوە پێش کردومانە عەفومان کە خۆی گوناهێ لەمەوە دوای کەین و فریای تەوبە ناکەین عەفومان کە خۆی گوناهێ زانیمان و کردمان عەفومان کە گوناهێ نەمان زانی و کردمان عەفومان کە یا ربی خۆی داوا لێ ئەکەین بە گەورەی خۆت لەسەر جەم گوناهەکان گوناه بچووکەکانمان ببورە لەسەر جەم گوناهە گەورەکانمان ببورە پەروەردگارە داوات لێ ئەکەین زمانمان پاککەرەوە یا ئەکرەم الئەکرەمین یا ربی خۆی لە گوناهی زمانمان ببورە خۆی لە گوناهی چاومان ببورە خۆی لە گوناهی دەسەکانمان ببورە خۆی لە گوناهی قاچەکانمان ببورە یا ربی خۆی لە گوناهی بیستنمان ببورە پەروەردگارە داوات لێ ئەکەین بە گەورەی خۆت لە گوناهێک کە خطوڕە ئەکا بە دڵمانە لێمان ببورە لە گوناهی داوێن و عەورەتمان ببورە پەروەردگارە پاکمان کەرەوە بۆ خۆت یا ئەکرەم الئەکرەمین دروستمان کە بۆ خۆت و بۆ دینەکەت یا ئەکرەم الئەکرەمین خوای خۆشەویستی دینەکە لە دڵمانە زیاد کە حیا و حورمەتمان زیاد کە یا ئەکرەم الئەکرەمین
يا ربي خويا داوات لي أكن بناوي جوانت بصفتي برزة باسم عظمت بركاتي آسمان وزي بسر معنا ببارنا يا ربي خويا محاجة ومحتاجي من زور خويا هم محتاجة كان من بوتو برزة كينوا يا إلهي تو خود بقوري خود محتاجة كان من شار سرك يا رب العالمين خويا ومن بحال ومال دارك يا ربي خويا جنج بحال ومال كان من مال دارك يا ربي پروردگارا داوات لكن او من به منالي بعطاك او من بمنال كان صالحك خويا منالي امتي پیغمبري خوا صلى الله عليه واله وسلم صالحك يا ربي خويا منالي املتي ام صالحك يا رب العالمين لدسي كافر بيدين رزقاريانك يا رب العالمين لدسي فتني شبهه وشهوات رزقاريانك يا اكرم الاكرمين يا ربي خويا داوات لكن بناوي جواند بصفتي برزه باسم عظمت يا ربي خويا ومن قرز أرقري سرشاني سوكا خويا ومن نخوش الشفاء ببنيرا پروردگارا داوات لي أكين شفاء وأمتي بيغمري خواه صلى الله عليه وآله وسلم ببارينا يا ربي خويا أو نخوشاني داوان لكردون يا ربي خويا شفاء ببنيرا يا ربي خويا داوات لي أكين بناوي جوانا بصفتي برزة باسم عظمت أو من كم رزق حلالي زيادك أو من آجا ولا مالك ياتي خويا آجا ولا مالك يا مهيلا أو من ضلينا آرام وهم غمي هي خويا هم غمي مهيلا وضلي آرامك يا ربي خويا آرامي بسر قورا كان مانا ببارنا خويا داوال ليكن آرامي بسر ضل مانا ببارنا پروردگارا آرامي بسر مالكان مانا ببارنا آرامي بسر ولات ونجتمان وشار مانا ببارنا يا ربي خويا لقناهي دايكو باك من مبورا خويا لقناهي برا وخشكان من مبورا لقناهي خيزان وهاوسر ومنال من مبورا يا ربي خويا داوال لي أكين لو شيء ما كسك دروز نبي خويا معانديتوك ودجيتو يا رب العالمين يا ربي خويا بمن كره خزمة كاري دينك يا أكرم الأكرمين خويا أم التي أم خويا لخراب كاران بباريزا يا ربي خويا لظالمان واستمكاران بباريزا يا ربي خويا أم خلق الرشوروتها نائب ولايتو هنا وخويا جان درقاء نما وتخيل بدين درقاء تنها درقاء كيتو يبو إما والله يا إلهي دسي زليلي بوتو برزكينا وبمان خرسر فرح وخوشي يا أكرم الأكرمين يا ربي خويا دردو بلاي مروفا كان من لدور خروا يا أكرم الأكرمين يا ربي خويا زليلي سرجي من مكة زليلي دسي ظالم من مكة محتاجي دسي نامرد من مكة خويا محتاجي دسي إنسان من مكة يا رب العالمين يا ربي خويا داوال لي أكن بناوي جواند بصفتي برزة باسم عظمت يا ربي خويا رحم بدراوسي كان من مكة رحم بأهلي قركم مزقوت من مكة يا ربي خويا رحم بأمتي بيغمبري خواه صلى الله عليه وآله وسلم بك يا ربي خويا لجيانا هركسك بياوتي وشاكيكي لقلا كردين خويا سرفر أزي دنيا وآخرتك يا ربي خويا داوان لي أكن بقوري خود برحمتي خود بكرمي خود رحمته بزي خود بسر مسلمان أنا ببارنا ضلمان يكخى يا رب العالمين خويا ضلي مواساني أين يكخى يا ربي خويا ضلي مسلمان أني مزقود يكخى يا ربي خويا يقدستمان كبروردگارا تحزب لبين مانا مهيلا بمان كره خزمة كاري أمدينة يا رب العالمين يا ربي خويا داوان لي أكن فتنة وفساد أحزاب لولاتي أمام مهيلا يا أكرم الأكرمين يا ربي خويا داوال لي أكن بناوي جواند بصفتي برزة باسم عظمت خويا خيام خوما زمان من كل الدعاء بزماني بيغمبري خواه صلى الله عليه وآله وسلم دعاءكين خويا أو خوش يستمان لهم جيانيا هر تشاكيكي داوال لي كردوي إمش داوال لي أكن وبيمان عطاك هر خرابيك بناي بيقرتوي إمش بنات بيقرين وبنا من بدا يا رب العالمين يا ربي خويا أم دعانا من قبولك بأمتي بيغمري خواه صلى الله عليه وآله وسلم قبول منك لجر سيبري آلاي أو حشر منك يا ربي خويا لبهشتا لخزمتي أو أكو من كروا يا ربي خويا بمنجر لو عبداني بتشاوي سريان بديداري أو شادبن يا رب العالمين يا ربي خويا داوال لي أكن بناوي جوان بصفتي برزة باسم عظمت أم دعانا من لقبولك يا ربي خويا الرجو كان من لقبولك يا ربي خويا أمل لوداع رمضان پروردگار الرجو كان من لقبولك يا ربي خويا تراويح كان من لقبولك ذكر أوراد وخواني قرآن كان من لقبولك وتاركان ودانشتن من لو تاركان لقبولك يا ربي خويا جان داوال لي أكن جناهك لم رمضان برز من كربته ونمان زاني بخويا بمان بوري يا رب العالمين جناه بدل من جزرابه ونفسي بتكر من نيهشت به يا إلهي داوال لي أكن بيوندي نيوان إما بهسك ولا جناه كان من ببورة يا ربي خويا داوال لي أكن أو ربطيك همان اللي قلتوا يا خويا بومان زيادك يا ربي خويا نوري خود بخير ضلمان ويا أكرم الأكرمين يا ربي خويا الصلابي أما السيئة بقينا بيغمبري خويا صلى الله عليه وآله وسلم يا إلهي يكشك نومان بين لخزمتي يا أكرم الأكرمين يا ربي خويا جان داوال لي أكن بقوري خود لما زقوتوا إما الصلوات بودي داري جواني أو أنيرين
يا ربي خويا صلوات كان من بقينا بو يا أكرم الأكرمين يا ربي خويا رحمته بزي خود بسر يا ببارينا درجاتي لبردم خوتا عالي ترك يا رب العالمين يا ربي خويا وسيلة وفضيلة بعطاك مقامي محمودي بعطاك يا ربي خويا داوال لي أكين خوشويستي بغمري خواه صلى الله عليه وسلم لدلمانا زياترك يا ربي خويا جان مردو كان من ئێستا چاوەڕێی دوعاەکی ئێمە ئەکەن یا ئیلاهی ئێمە لەم مزگەوتەوە دوعا بۆ تۆ بەرزەکەینەوە دەستی زەلیلی بە زمانی بەڕۆژەوە بۆ تۆ بەرزەکەینەوە خۆیان لە گوناهەکانیان ببورە یا ڕەبی پەروەردگارە عەفویان کە یا ئەکرەم الئەکرەمین یا ڕەبی خۆیان تۆ زۆر دەوڵەمەند و ئەوان زۆر هەژار یا ڕەبی خۆیان عەفویان کە بۆ خەتینەوە جوانەکان دی ئەکرەم الئەکرەمین يا ربي خويا داوال لي أكن بناوي جوانت بصفتي برزة باسم عظمت يا ربي خويا عفوي خود بسري أنا ببارينا رحمتي خود بسري أنا ببارينا يا ربي خويا أو دايكو باوكانيك كزني دعاء بوبكا أولادك صالحين دعاء بوبكا وإيما الليرة ولم من بروا دعاء بوتو برزكين ويا ربي خويا لقناها كان نبوري يا أكرم الأكرمين يا ربي خويا داوال لي أكن بناوي جوانا بصفتي برزة باسم عظمت دسي زليلي من بو برسكريتو خويا دسمان مجرة يا رب العالمين بحرمتي أم وسبيانا يا إلهي أمر سبيانك لقل مانان خويا دعا كان من جيراك بحرمتي أمنا الله بيقناهاني لقل مانان خويا دعا كان من جيراك بحرمتي أو قنجتو بكاراني لقل مانان پروردگارا داوال لي أكن دعا كان من جيرابك يا إلهي داوال لي أكين بقوري خود بكرمي خود برحمتي خود خويا قبول من كلا بردم خوتا يا رب العالمين آمين آمين والحمد لله رب العالمين وصلى الله على سيدنا محمد وعلى آله وصحبه وسلم تسليما كثيرا أبدا إلى يوم الدين يا ربي خويا لقناهي من شوي وجبوري وخويا قور عفو